لە ڕاستیدا ئەو زنجیری تاوانانە یەکەم جار نییە لە باشووری کوردستان ڕوودەدا و دوزاریش نابێتن بە تاکید بەڵام بۆچی لە سلێمانی ڕوودەدا ئەوە پرسیارێکی گەورەیە لە بەتایبەت لەو زەرفەی کە سلێمانی پێدا ڕەت دەبێتن لەوێندەرێ زۆرێک لە کێشە و دووخە لە نێوان سەرکردەکانی یەکێتی هەیە دەسەڵاتی حزبی و ئیداری تێیدا پەشۆکاون شێواون تەبیعی دوژمن هەموو داژیرکەرانی کوردستان هەموو فرسەتێک دەقۆزنەوە بۆ بەجێگەیاندنی پلانەکانی خۆیان پیلانەکانی خۆیان لەوێندەرێ تورکیا هەرچی لە دەسەڵاتی بێتن لە بەرامبەر شۆڕژێرانی کوردستان بە تایبەت خەڵکی باکووری کوردستان جێبەجێی دەکاتن ئەوەش لەبیر نەکەین ئەگەر بە تەنیا تورکیا بێ هەر ئەهوەنترە بەڵام بەڕاستی ناکرێ بگوترێ بەستەنیا تورکیایە بەڵکو هەر چوار داژیرکەری کوردستانەوە باشترین دەلیلمان لەدەستەکە ئەو مەسئولە ئەمنیە قەومیانەی هەر چوار دەوڵەتی داژیرکەری کوردستان بەردەوام بەیەکەوە دادەنیشن پرۆژە و ئەجندا و بەرنامەی تایبەتی خۆیان هەیە بۆ دژایەتیکردنی دۆزی گەلی کوردستان بەڕاستی لە زەرفێکدا ئێستا تەواو پارچەکانی تر تا سنوورێک لە سنوورەکان توانیتیان کۆنتترۆل یاخۆت بە شێوەیەکان لاوازی بکەن ئەوەی ماوە هەواڵانی قەندیل و برادرانی هەواڵانی پەکەکەیە بۆیە فۆکسەکە زیاتر ئێستا لە سەروانە بەستەنیا ئەوە نیان هەوڵ دەدەن بەرنمەکەیان خۆی لە بنەمادا کێشەکانی سلێمانی کێشەی ئەوەیە کە دەیانەوێتن خەڵکی یەکێتی بەرامبەر بە پەکەکەی بەکاربێنن بۆ شەڕی هەواڵانی پەکەکەی بەڵام بەداخەوە ینی ئەوەکە هەر ئەوە نییە بەشێکە لە پرۆژەیە کە داژیرکەرانی کوردستان لیژنەی ئەمنی و سیاسی و سەربازیدان ڕشتووە بۆ لە ناوبردنی با قەولی خۆیان بۆ لە ناوبردنی ئەو جوولانەوە کورداتیەی کە ئێستا لە قەندیل هەیە و یەکلاکردنەوەی لە بەرژەوەندی خۆیان لە ڕووی عەسکەریەوە تەبیعی لە بۆ لای خۆیان ئەوانە باوەڕیان بە قەزیەکە نەمایە هەواڵ ئەوانە زیاتر باوەڕیان بە بەرژەوەندی و بە ئەوەکانی خۆیان هەیە بنەماڵەیی و تاکەکانی خۆیان هەیە بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان هەیە ئەوانە ساحێبی قەزیە نین بڕوایان بە قەزە نییە و ئەوەی کە ڕوژدەدا و داژیرکەری کوردستان کە بەڕێوەی دەباتن دژی دۆزەکەیە بۆیە بەڕێئیوان ئەوان هاریکارن لەو جێبەجێکردنی ئەوەی کە دۆزەکە نەمێنێ نەکرێگە خۆشکەرە ئەداتێکە لە هەندێک ڕوودا ئەداتێکە بۆ بەجێگەیاندنی ئەو خواستەی داژیرکەری تورکیا ئەو خواستەی داژیرکەرانی کوردستان ئەوە بوو لە هەولێرش بینیمان عینیشت کەسێکی شۆڕژێری حیزبی دیموکراتی کوردستان تیرۆر کرا و لەو ڕۆژانەش پێشی هەواڵ یاسینی کەسێکی تر هەواڵ فەرهاد بریندار کرا و چەندین کەسی تریش لەوە پێش ئەو هەوڵە تیرۆریەیان لە بەرامبەر ئەنجام درراوە هەر وەکو لە پرسیارەکەی پێشش گوتم یەکەم جار نابێ و دوزاریش نابێتن بەردەوام دەبێتن پێویستە گەلی کوردستان بەیەکەوە هەڵوێست وەربگرن لە بەرامبەر پێشی هەموو شتێک دەسەڵاتدارانی کوردستان دەسەڵاتدارانی کوردستان تاوانباری یەکەمن پێویستە یەکەم بێن وەڵامی خۆیان بدەنەوە لە بەرامبەر جادە دوو ئەوەی لە پشت ئەوەدا ئیجراعاتی توندی لەگەڵ بکرێتن پێویست ناکاتن هەموو جارێ ئەو ئیجراعاتە دەکرێت بەس تۆمەتبار بکرێتن بڵێ ئێوە لایەنی ئێرانیان لایەنی تورکیا پێویستە لە بەرامبەریان هەڵوێستی تند وەربژیرێتن بۆچی کە کەسێکی کورد لە شوێنێک لە بەرامبەر کەسێکی ئێرانی یان کەسێکی تورکی هەڵوێستێکی ئەوەی وەردەگرێتن بۆچی ئەوان بێدەنگ نابن و هەموو هەڵوێستێکی وەردەگرن حدودمان لە سەقەپات دەکەن هەرچی بەرژەوەندی کوردستانیە دەرمان دەکەن باشە بۆ ئەوان دێن خەڵکی شۆڕژێر کوردستان لەناو ماڵی خۆی لەناو کەس و کاری خۆی شەهید دەکاتن بە بێدەنجیا ئەمە خۆی لە خۆیدا سەرەتای مردنی شۆڕش سەرەتای مردنی ببوورە ئەو هێزانەیە کە ئێستا دەسەڵاتدارن لە کوردستان